ساندیکاکانی فەرمانبەران داوا لە مامۆستایان و فەرمانبەران دەکەن درێژە بە بایکۆت بدەن و چیتر بێدەنگ نەبن لە بەرامبەر زەوتکردنی مافەکانیان و دەڵێن پێویستە کۆدەنگی زیاتر دروست بێت و لە نێوان هەرێم و بەغداد مافەکانیان نەفەوتێت. مامۆستایان و خانەنشینان و فەرمانبەری گریەبەست و وانەبێژ دەکەین دەنگی خۆمان دەخینە پاڵ دەنگی ئێوەی بەڕێز بەردەوام بن لە بایکۆتکردن لە دەوامی فەرمانگەکان هەتاوەکو گشت شایستەدارایەکانتان وەردەگرنەوە. ئەوە بۆ ماوەی 10 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران پلە بەرزکردنەوەی فەرمانبەری ڕاگرتووە. ئەمەش بە بیانووی ئەوەی شەڕی نەگریز کە گوایە عیزی دارایی هەیە، بەڵام خۆ لە دوای ساڵی 2007 شەڕی داعش نەماوە. ئەم کە ئەمە شایستەیەکە و حەقێکی فەرمانبەرە حەقوایە حکوومەتی هەرێمی کوردستان دیگەڕێتەوە بۆ فەرمانبەر، بەڵام ئەمەشی پێڕەوا نەبینەوە و لە ڕێگەی بڕینی شایستەدارایەکان و پلە بەرزکردنەوەکان حکوومەتی هەرێم مانگانە بە سەتان و بە هەزاران ملیۆن دیناری دەست دەکەوێ و دەگەڕێتەوە خەزیێنەکەی خۆی و ناشتوانێ موچە داری بکات. تا ئێستا دیار نییە دابەشکردنی موچە چۆن دەبێت و ئەم پارەی بەغدا دەینێرێت میکانیزمی دابەشکردنی چۆن دەبێت، بەڵام فەرمانبەران دەڵێن ئەگەر موچەکانی مانگەکانی 7/8 پێ نەدرێت درێژە بە بایکۆت دەدەن. من وەک فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەمان کاتا بەرپرسی موسسەی ئاوسی بەغداد بۆ هەرێمی کوردستان و بەرپرسی شەبەکەی ڕێکخراوەکانی عێراق بۆ هەرێمی کوردستان خۆم پاڵپشتی خۆمانمان بۆ یەکێتی فەرمانبەران ئامادەی کردووە کە دەنگی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بگەێنینە هەموو ڕێکخراوەکانی عێراق بە پلەی یەک و دواتر هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە پلەی دوو، هەتا دوات دڵۆپی داواکاریەکان و تا دوات دڵۆپی خوێنمان ئێمە سوورین لەسەر داواکاریەکانی خۆمان. بەشێک لە فەرمانگەکانی سلێمانی داوامەکانیان کەم کردوتەوە و تەنها لە هەفتەیەکدا چەند ڕۆژێک دەوام دەکەن. مامۆستایانیش تا ئێستا ئامادە نین دەست بە پرۆسەی خوێندن بکەن. جگە لە موچە داواکاری فەرمانبەران دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوەیە کە چەند ساڵە بە نایاسایی لەلایەن حکوومەتەوە ڕاگیراوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.